هەفتەی مارسی 2021 یەکەم پەخشی بەرنامەکانی پێشەنگ تیڤ بوو. هەر لەو کاتەدا ئاماژمان بوو کە لەنێو ئەم هەموو میدیا و دەستگا ڕاگەیانەی کە بە زمانی کوردی بوونی هەیە، دەستگایەکی ڕاگەیانی جیاواز هەبێت کە لە ڕوانگەی ترەوە چاڵەنجی ئەو بۆچوونانەی تر بکات، جیاواز لەو بۆچوونی ئەو بۆچوونە زاڵانەی کە بە کۆمەڵگادا دەوترێت بتوانێت نەقدی بکات، بتوانێت ڕەخنە لە بۆچوونی زاڵ بکرێت، بتوانێت ڕێگەیەکی تر نیشانی جەماوەری ناڕازی بدات. ئەگەر سەرنجتاندا بێ ئێمە زۆر هەوڵە دەین لە بەرنامەکانماندا ئەو ڕووداوانەی کە دەکرێت هۆکارەکانی شی بکەینەوە و لەوەش گرنگتر کە خەڵکی پێویستە چی نەخشێکیان هەبێت، خەڵکی دەتوانن چی بکەن. زۆر جیاواز لە بەرنامەکانی دەستگا ڕاگەیاندنەکانی ترەوە کە بە هەندێ شتی لاوەکیەوە یان بە هەندێک هێزی سیاسیەوە دەیبەستنەوە. ئێمە شیکردنەوەی هۆکارەکان، باگراوەندەکان، لێکدانەوەکان و هەروەها لەوەی کە خەڵکی دەتوانێت چی ڕۆڵێکیان هەبێت، چۆن دەکرێت ئاڵوگۆڕەکان لە بەرژەوەندی خەڵکیدا بگۆڕێت. ناڕەزایەتی جەماوەریەکان پێگەیەکی گرنگیان هەبووە لە بەرنامەکانی پێشەنگ تیڤدا، هەم خودی ئەوەی کە کەسانێک کە لە نێویاندا چالاک بوون و لە بەرنامەکانی ئێمەدا قسە باسییان کردووە، هەروەها ڕێگە نیشاندانی ناڕەزایەتی جەماوەریەکان کە چۆن دەتوانن بە سەرکەوتنی خۆیان بگەن. و لە زۆر بۆنەی تردا، لە زۆر ڕووداوی تردا پێشەنگ تیڤ تەواو توانیوێتی دیدگای جیاواز لە بابەتەکاندا بهێنێتە پێشەوە. هەرم بابەتی کە بۆ نمونە پێشتریش ئاماژەم پێدا کە 5-6 لایەنی کوردستانی ئێران هێزی سیاسی هەڵپەیمانیشان پێکهێناوە لە هەر دەستگا ڕاگەیاندنەکانی ترەوە. ئەمە وەکو هەنگاوێکی گرنگ و مێژووی و چارەنووسساز و تا دوای باس کراوە. بەڵام لە بەرنامەکانی پێشەنگ تیڤدا لە ڕوانگەی تریشەوە قسەی لەسەر کراوە، ڕەخنەی لێگیراوە، پرسیاری تر وروژێندراوە. هەر بۆیە بینەرانێکی زۆری بووە و سەرنج و تێبینی هاتوۆتە پێشەوە. ئەمانە و چەندین ڕووداوی ترەوە کە لە پێشەنگ تیڤدا تاوتوێکراون. ئەگەرچی بەرنامەکانمان ئێمە تەنها کاتژمێرێکە لە هەفتەیەکدا، بەڵام هەوڵ دەدەین کە زۆرترین سوودی لێوەربگرین لەو کاتێک کە لە بەردەستماندایە. ئەوەش لە بەرچاو بگرن کە تەواوی ئەو کارانی کە ئەکرێ خۆبەخشانەیە، هەمووی لەسەر کات و ئێنێرجی خۆمانە. واتە بە شێوەیەکتر بڵێن ئەم کارانی کە ئەیکەین لە دڵەوە ئەیکەین. ئێوەش دەتوانن هەمیشە بە سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن و ئێمە هەمویان بە نەزەری ئێعتیبار وەردەگرین. یەکێکی تر لە لایەنە گرنگەکانی پێشەنگ تیڤ لایەنێکم لە ڕوانگەی خۆمەوە ئەوەیە کە بەرنامەکانمان ڕاستەو خۆی و دەتوانین ئەو پرسیار و سەرنجانی کە بینەران دەیکەن و دەیخەنە ڕوو هەر ڕاستەو خۆ لەویادا تاوتوێیان بکەین. ئەمەش بۆ ئەوەیە بەرنامەکان زیندوو بن و بینەرانمان تەنها گوێگر نەبن، هەر تەنها بینەر نەبن، بەڵکو ئەوانیش بەشداریان هەبێت بە سەرنجی خۆیان، بە پرسیارەکانیان، بە هەر شێوەیەکی تر بۆیان گرنگە. لە دەروی بەرنامەکانیش ئەو سەرنج و تێبینیانی کە بۆمان هاتووە هەوڵمانداوە بە نەزەری ئێعتیبار وەریانگرین و بە پێی پێویستیش کاریان لەسەر بکەین تا ئەو جێگەی کە هەڵبەت ئیمکانی هەیە و دەرفەتمان لەبەردەستدایە. لێرەش بەدووە بە هەمان شێوە بەردەوام دەبین. مژدەیەک بدەم کە ماڵپەڕی پێشەنگ تیڤ لە ئایندەیەکی نزیکدا دەست بەکار دەبێت و حتمما لینکەکەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی پێشەنگ تیڤدا دادەنرێت. ئاخر قسە ئەوەیە کە دەستگا ڕاگەیاندنەکان یەکجار زۆرن و دەستگای ڕاگەیاندن کە هێزێکی زۆری لە پشتەوە نەبێت، پارەیەکی زۆری لە بەردەستان نەبێت، ڕەنگە قورس بێت کە بتوانێت ململانی ئەو دەستگا ڕاگەیاندنە زەبەلاحانە بکات کە سەدان کارمەندیان هەیە و ملیۆنان دۆلاریان لەبەردەستدایە. ئێمە لە ساڵانی ڕابردوودا کۆمەکیەکمان لە بینەران وەرگرتووە بۆ ئەوەی کە بتوانین بڕێک بۆ گەیاندنی زیاتری بەرنامەکان با بینەران، بۆ ئەوەی کە جێگەیەکی تر لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا پەیدا بکات، بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی تر تەنها سوود لەو بابەتە بەرامبەرانە نەگرین، بەڵکو هەموو سنتێک جێگەیەک دەگرێت لە بەرەو پێشچوون و بەرەو چوونە سەرەوەی دەستگا ڕاگەیاندنەکەمان و زیاتر گەیاندنی بە بینەران و بەرزکردنەوەی کواڵەتی و هەتاوەکو دوایی. ئەگەر بانگواز بکەین ئێوە بۆتان گرنگ بێت ئەم دەستگا ڕاگەیاندنە بەردەوام بێت، کواڵیتیەکەی بچێتە سەرەوە، ڕەنگە بەرنامەکانی کاتی بەرنامەکانی
زیاتر بێت و بەرەو پێشەوە بچێت. هەموو کۆمەکێکی ئێوە بە سوپاسی پێشوەختەوە وەردەگرین و دڵنیاتان دەکەینەوە کە شوێنی خۆیان دەگرێت. هیوادارین بەرنامەکانمان هەر ئەم شەونە ئەم 5 ساڵی کە بووە جێی ڕەزامەندی ئێوە بوو بێت و بەردەوام دەبین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان.